ئازیزانی کورسان نیوە سڵاوتان لەبێ مزریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم بەڵام سەرەتا ڕۆژی جیهانی ژنان لە هەموو خانمان بە تایبەت لە هەموو خانمێکی کورد لە هەر سوچێکی ئەم جیهانە بێ پیرۆزەکەم لەم ڕۆژەیە ئاهەنگە گێڕین بۆ هێز و خۆڕاگری و ئیرادەی ژنان بێگومان ژنان بڕبڕی پشتی کۆمەڵگەن کە بەتواناوە بە لێبوردەیەوە خێزان و ئابووری و داهاتوش ئاراستاکەن. لە زۆر شوێنیم جیهانا خانمان هێشتا ڕوبەڕووی ئاستەنگی زۆرە بنەوە ئاستەنگەکان لەوانەیە جیاکاری بن یان نایەکسانی لە دەستگەیشتن بە هەلەکان بەڵام هەموو ئەو کچانە کە بۆ نمونە بۆ مافی خوێندن شەڕەکەن جا لە هەر کوێم جیهانە بن و هەموو ئەو دایکانە کە لە پێناو داهاتوێکی باشتر ئەجەنگن و قوربانی ئەن ڕۆژانە بە بیرمانەهێنەوە کە هێز نییە شکست بە ئیرادەی ژنان بهێنێت. بەم بۆنەیەوە ئەمڕۆ لە پاڵ گرنگترین هەواڵە ئابوووریەکانی ڕۆژ باسێکی تێر و تەسەلی شەکەین دەربارەی ژنانی خاوەنکار و کارساز و هەروەها کارکەر لە هەرێمی کوردستان. سەرەتاش هەواڵە ئابوووریەکانمان بە باسی موچە دەست پێەکەین. سەرۆکوەزیرانی عێراق دەربارەی موچەی مانگی دوی موچەخۆرانی هەرێم قسەی کردووە و ئەڵێت لەم هەفتەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەنێردرێت. سروە محەممەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە کورساد نیوزی وت لە کۆبوونەوەیان لەگەڵ محەممەد شیع سوودانی پرسیاری موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی لێ کردووە. سەرۆکوەزیرانی عێراقیش وتوویەتی ئەم هەفتەیە پارەی موچەخۆران ئەنێرن. ئەمە لە کاتێکایە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2025 تەنها موچەی مانگی یەکیان وەرگرتووە کە موچەی مانگی یەکی شادوتیان تەواو موچە چارەسەر کرا لانی کەم بۆ ئەم ساڵ هیچ کێشە و گرفتێک لە بەردەم موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نامێنێ و ئیتر بابەتی موچە نابێت بە هەواڵ و ئەبێ بزانن کە ساڵی 2024ش موچەخۆرانی هەرێمی کوردستان تەنها 11 موچیان وەرگرتووە و موچەی مانگێکیان هەتا ئێستاش چارەنووسی نادیارە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانە لە سەر ئاستی جیهان ئەم یادا بەرزە نرخێنن و بە پێی داتاکانی نەتەوە یەکگرتوەکانیش لە ئێستاە ژمارەی ژنانی جیهان 4 ملیار و 10 ملیۆن کەسن کە تەنها لە 150یان لە ناو بازاڕی کارە کار ئەکەن. نەتەوە یەکگرتوەکان ئەڵێت پێشبینیەکرێت بەشداری ژنان لە بازاڕە تا ساڵی 2030 زیاد بکات و بەشداریان لە کۆی بەرهەمی ناوخۆیی بۆ 15 ملیار دلار بەرز ببێتەوە. لە عێراق و هەرێمی کوردستانیش لەم ساڵانی دوایە بەهۆی گەشەی تەکنەلۆژیاوە ژنان زیاتر لە کاروپیشەکانە ئەبیندرێن و توانیویانە لە ڕێی بازرگانی ئۆنلاین و بۆ نمونە دروستکردنی شیرینی و خواردەمەنیەکان یا دروستکردنی کاری دەستی لە بازاڕە جێبە خۆیان بکەنەوە. بە پێی دوایین داتای سەرژمێری لە عێراق لە 13 ژنان لە کوردستان سەرۆکی خێزانن. بەڵێ لێرە لە گرافیکێکە هەندێک زیاتر باسی داتاکانەکەین سەبارەت بە بارودۆخی ژنان لەسەر ئاستی جیهان و هەندێک داتای وردیش لەسەر هەرێمی کوردستان ئەخەینە ڕوو. بەشداری ژنان لە بازاڕە لەسەر ئاستی جیهان لە 150ە و باشترە بزانین بەشداری پیاوانیش لە 170ینی لە 170 پیاوان بە چالاکانە بەشداری لە بازاڕەکانەکەن. لە 120 ژنان ئەو پارەی کە وەری ئەگرن بەراورد بە پیاوان پارەیەکی کەمترە و واتە یەکسانی نییە لە حەقدەستەکان و داهاتەکانیان لە 110 ژنان بەڕێوبەری کۆمپانیان لە 130 ژنان خاوەن پرۆژەی بچووک و مامناوەندن واتە ڕێژەیەکی زۆر لە ژنان پشتیان بە حکوومەت نەبەستوە بەڵکو پشتیان بە کاری خۆیان پشتیان بە داهێنانی خۆیان بەستووە. وڵاتانی ڕێکخراوی هاوکاری و گەشەپێدانی ئابووریانی و ژنانی ئەو وڵاتانە لە 4.5 ملیار دلار ساڵانە لە کۆی بەرهەمی ناوخۆیی بەرهەم ئەهێنن ژنانی ئەو وڵاتانە و هەروەها ملیاردەرەکانی ژن ینی لە 113 ژنان ملیاردەرن کە 431 ژنن ملیاردەرەکان و لە 150 بە میرات بوون
بە ملیاردر لە سەدا سیان بە میرات و هاوکات بە ئیش و توانای خۆیان و ئەوێ دیکەشی تەنها پشتی بەخۆی بەستەوە بووە بە ملیاردر. چوونی خوێندنگەی ژنان لەسەر ئاستی جیهان لە 20 ساڵە لە سەدا 39 بەرز بووەتەوە و لە ئێستا 122 ملیۆن ژن بێبەشن لە خوێندن. ئەمە حتمما بێگومان داتایەکی کە جێی نیگەرانی هەیە. لە دەکرد چواریان خوێندنی دواناوەندی تەواو نەکردووە و لە ڕووی نەخوێندەواری ژنانەوە لە سەدا 50 نەخوێندەواری ژنان کەمی کردووە. 50 ملیۆن کچ و ژن لە ئێستاە نەخوێندەوارن و پێشتریش باسمان کردکە ئەوانی کە بوون بە ملیاردر لە سەداسیان لەسەر ینی میرات و پشت بەستن بە توانای خۆیان بۆ بە زانیاری زیاتر وەربگرین. لە عێراق لە سەدا 49.78 دانیشتوانی عێراق لە خانمان پێکدن کەوایە جیاوازێکی زۆریان نیە نیوە و نیوەی ژن و تقریبەن نیوەشی پیا و 13 ملیۆن هێزی کاری ژن لە عێراق بوونی هەیە کە لەم 13 ملیۆنە تەنها 1 ملیۆنیان کارەکەن. ئەمە جێگای تێڕوانینە ینی جێ ئەوەیە کە ئیشی زۆری لەسەر بکرێت لەبەرەوەی کە بەراورد بە ژمارەی هێزی کاری ژنان 1 ملیۆن ژنی کار لە عێراق کارەکەن ژمارەیەکی کەمە و لە سەدا هەفتەی ئەو خانمانە لە کەرتی حکومیە کارەکەن و 300,000شیان لە کەرتی تایبەتە کارەکەن و لە سەدا 11.43 خانمان لە خانەوادەی خۆیانە سەرۆکی خێزانن. ژنان لە هەرێمی کوردستانیش لە سەدا 11.38یان سەرۆکی خێزانن. سەبارەت بە ژنان لە ئێران هەندێک وڵات هەن کە حتمما بارودۆخەکە بۆ هەلی کاری ژنان بۆ کارکردنی ژنان و بۆ ئەو چالاکیانە کە ژنان ئەیکەن هەندێک نالەبارترە. حتمما ئێرانیش یەکێکە لە وڵاتانە بیرمان نەچێت کە هەندێک وڵات خانمان بۆ هاتنە ناو بازاڕی کار و دوای ئەوەش بۆ بەرگەگرتن لە بازاڕەکەیە ڕوبەڕووی کێشە و ئاستەنگی زۆرە بنەوە پێویستە بۆ بڕینی ئەو ڕێگەیە جووتێک پێڵاوی ئاسنینیان لە پێیا بێت. ئەمێ باسی ئێران بکەم. بارودۆخی ئابووری ئێران بەگشتی زۆر خراپە بۆ ژنان و پیاوانیش، بەڵام سەرڕای ئەوەش داتاکان ئەڵێن لە کاتی بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا کە هەندێک لە خانمانی لە بازاڕەکە دوورخستەوە بەشێکیان هەر قەت نەیانتوانیوە جارێکی کە بێنەوە ناو بازاڕی کار. سەرڕای ئەوەی ژمارەی ئەو ژنانەی لە ئێران کار دەکەن بەراورد بە پێش بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا باشتر بووە، بەڵام ڕێژەیان هێشتا نەگەیشتۆتە ئاستی پێش کۆڕۆنا. بەپێی داتاکان پاییزی ساڵی 2019 ڕێژەی بەشداری ژنان لە بازاری کاردا لە 14.5 بوو و پاییزی ئەم ساڵ لە 12.4 بوو و نەیتوانیوە بگاتە ئاستی پێش کۆڕۆنا. چەند فاکتەرێک هۆکار بوون بۆ ئەوەی ڕێژەی گەشەکردنەکە بەرچاو نەبێت. یەکەمیان پێش بڵاوبوونەوەی کۆڕۆنا ژمارەیەکی زۆر لە ژنان لەو کۆمپانیایانە کاریان دەکرد کە ژمارەی هێزی کارەکەیان کەمتر بووە لە دەکەس و لە کاتی کۆڕۆنادا داخراون. لە دوای پەتاکەش زۆری تێچووی دانانەوەی کۆمپانیەکان ڕێگر بووە لە دووبارە دەست بەکاربوونەوەیان و ئەو ژنانی کارەکانیان لەدەستداوە نەیانتوانیوە بگەڕێنەوە بۆ بازاڕی کار. لەلایەکی دیکەوە ژمارێک لە خانمان بەهۆی کەمی حەقدەستەکانیانەوە پێیان باشترە لە ماڵەوە ئاگیان لە منداڵەکانیان بێت. ئابووریناسان هەندێک هۆکاری جیاواز بۆ نەگەڕانەوەی ژنان بۆ بازاڕی کار دەخەنە ڕوو. کاتی کۆڕۆنا قوتابخانە و دەیانگەکان و باخچەکان داخران و زۆرێک لە خانمان لە بازاڕی کار دابڕان، بەڵام دوای پەتاکە و ئاسایی بوونەوەی دۆخەکە هەندێکیان نەگەڕانەوە بۆ بازار کە بەرزبوونەوەی هەڵاوسان و ناهاوسەنگی حەقدەست و هەڵاوسان یەکێک لە هۆکارەکان بوو. هەروەها بەرزبوونەوەی تێچووی دەیانگەکان وای لە هەندێک خێزان کرد منداڵەکانیان نەبنەوە بۆ دایانگەکان و باخچەکان و خۆیان چاودێریان بکەن. هۆکارێکی دیکە ئەوەیە کە هەندێک لەو ژنانە بازرگانی خۆیان هەبوو کە کۆڕۆنا زیانێکی زۆری پێگەیاندن و نەیانتوانیوە جارێکی دیکە دەست بەکارەکانیان بکەنەوە. بە گوێرەی داتاکان ڕێژەی بێکاری ژنان لە ئێران لە ساڵی 2013 هەتا ساڵی 2024 لە نێوان لە 13.7 بۆ لە 121.9 گۆڕانکاری بەسەرداهاتۆ و زیاترین ڕێژەی بێکاری ژنان لە هاوینی ساڵی 2016 بووە کە گەیشتوتە لە 121.9. کەمترین ڕێژەی بێکاری ژنانیش
بەهاری ساڵی 2020 بووە کە لە 13.7 تۆمار کردووە. بە گوێرەی راپۆرتی جوباکاری جەندەری سەر بە کۆڕبەندی ئابووری جیهانی کە ئاشتیکاری بۆ 146 وڵات کردووە، بارودۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر باش نییە و ئێرانیش لە 15 وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لا ڕیزبەندی 14دایە. ئەچینە هەولێر میوانمان لەگەڵا بۆەوەی گفتوگوی زیاتر بکەین سەبارەت بە دۆخی ژنان و ئابووری ژنان لە هەرێمی کوردستان. ئاڤان جاف چالاکوان لە هەولێرەوە زۆر بەخێر هاتن. ئاڤان خان سەرەتامێ بۆ دەست پێ بکەم کە تا لە ئێستاە تا چەند بارودۆخ گونجاوە ژینگە گونجاوە بۆ ئەوەی کە خانمان لە بازاڕی کاراجێ خۆیان بکەنەوە و کار بکەن لە هەرێمی کوردستان. ئەم کاتتان باش، دەستخۆش سپاس بۆ ئەم تەوەرە. بەهێزکردنی سەرچاوەی ئابووری ژنان یەکێکە لەو کۆڵەکە بەهێزانەی کە بربەستی زۆر لە بەردەم ژن لا ئەبات، لەبەر ئەوەی کە زۆر جار ئەبینین کە لە کەیسەکانیان لە ڕاپرسیەکان لە توێژینەوەکان گوێ لێبین بەشێکی زۆر لەو ژنانەی کە بەردەوامی ئەدەن بە ژیانێک کە تەنگ و چەڵەمە و کێشەی تایە لەبەر ئەوەیە سەرچاوەیەکی دارایی بەهێزیان نییە. بەڵام لە ئێستا بەهۆی ئەو گۆڕانکاریانەی لە هەرێمی کوردستان هەیە بەشێکی لە ژێرکاریگەری ئەو تەوژمە کە لە دنیاە هەیە سەیرەکەین جگە لەوەی کە ڕێژەی ژن لە ناوەندی کارە یاخود ئەو ژنانەی کارەکەن بەرز بۆتەوە، ئێمە ژنی بازرگانیش ڕێژەیان بەرز بۆتەوە. ڕێژەی ژنان لە ژوورەکانی بازرگانی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر هاتووە. بۆ نمونە بۆ پێی ئەو ئامارانەی من دەستم کەوتۆ لە پارێزگای 2450 ژن پرۆژەی تایبەتی بەخۆی هەیە و ئەندامی ژوور و بازرگانین لە سلێمانی جێگیری سەرۆکی ژووری بازرگانی ئێمە ئەزانین لە دوایین هەڵبژاردن ژنە، هەروەها 13 ژنی تر لە نێو ئەنجومەنەکە هەن. لە شاری هەولێر ڕێژەکە گۆڕانکاریەکی دیکە بەخۆیەوە ئەبینێ لەوەی کە ڕێژەی ئەو ژنانەی کە بزنسی خۆیان هەیە یاخود پرۆژەی سربەخۆی خۆیان هەیە خۆی نزیکی لە 1500 پرۆژە ئەدا جگە لەوەی کە ئەندامی ژووری بازرگانین. بەشێکی تریان پرۆژەی بچووکن. کاریگەری ئەو پرۆژە بچووکانە بەڕاستی من بۆ خۆم بە تێڕوانینێک یان خود بە لێنزێکی زۆر گەورەوە سەیری ئەەکەم، لەبەر ئەوەی کە کاتێک گەنجێک ئەتوانێ بیرۆکەکەی خۆی سەر بخات و ئەتوانێ لە ڕووی کارگەڕیەوە بەهێزی بکە کەواتە لە داهاتوو ئەتوانێ دەهێندە تواناکانی خۆی بخاتە ڕوو پرۆژەی هەبێ. یەکێکی تر لەو خاڵانەی کە زۆر بۆ ئێمە دڵخۆشە ئاماژەی پێ بکەم ئەوەیە زۆر جار کە ژنەکان پرۆژەی خۆیان هەیە و بزنسی خۆیان هەیە جێگەی ژنان ئەکەنەوە لە لای خۆیان، ینی بەهۆی پرۆژەکەی ئەوانەوە دەیان ژنی دیکە سوودمەند ئەبێ لەم پرۆژەیە ئەبێتە کارمەند. لەبەر ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستان کاریگەری عادات و تەقالید و کۆمەڵێک لێکەوتی ترمان هەیە زۆر جار ئەبینین ڕەنگە بۆ ژنێک کە کار بکات بەڕێوبەرەکەی سەرۆکی کۆمپانیاکەی ژنێک بێ هەز بە ئەمن و ئاسایش و پارێزرایی زیاترە. ئاڤانخا منەمێ پرسیارێکی تر بکەم. دیارە حتمەن بە تایبەتی لە سای تەکنەلۆژیاوە کارکردنی ژنان لە هەرێمی کوردستانیش هاوکار لەگەڵ هەموو جیهان پەرەیسەندووە، بەڵام بێگومان بە دەریش نین لەو بربەست و ئاستەنگانە کە لە بەردەمی ژنان هەیە بۆ کارکردن. ئێستا باسی بابەتێکتان کرد کە ئەمە گەڕێتەوە بۆ ئاستەنگا فەرهەنگی و کللتوریەکان، بەڵام بەڕای ئێوە گرنگترین بربەستەکان بۆ ژنان لە هەرێمی کوردستان چین بۆ کارکردن؟ جگە لە بربەستە کۆمەڵایەتیەکان هەنێ جار بربەستی دیکەی خودیمان هەیە.
ئێمە زۆرێک لەگەڵ ئەو کچانەی کە کارسازن پرۆژەی بچووکیان هەیە کۆبوونەوە و دانیشتنی تایبەتمان کردووە بە مەبەستی ئەوەی کە لە پرۆژەکانمانە کاری لەسەر بکەین وەکو ڕێکخراوی ئێمە بەشێکی زۆریان ئاماژە بەوەیەن کە ڕۆتین ئەو ڕۆتینیاتەی هەیە ئەم شتە ڕۆتینیاتانەی کە لە نێو دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە تایبەتی بۆ پرۆژێکی بچووک تێچووی زۆرە هەروەها کاتێکی زۆری ئەوێت بۆ ئەوەی کە لێژنەکان بە دوواداچوون بۆ پرۆژەکە بکە بۆیە زۆر گرنگە ئێمە لە لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە وەزارەتی بازرگانی و پیشەسازیان وەزارەتی پلاندانانیان دەستەی ژینگێ و گەشت و گوزار و ئەم لایەنانە کار ئاسانی بکەن بۆ ئەو خانمە کارسازانی کە پرۆژەکەیان لە سەرەتایە ناکرێت تۆ بە یەک چاوسەری پرۆژێک بکەی کە گوژمەیەکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئەوکۆی کارسازێک لە سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەیەتی بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو ڕۆتینیاتە کەم بکەینەوە لە هەنگاوی یەکەمە وەهاندان هەبێت تەنانەت هەندێک جار بتوانین لە هەندێک لە باجەکان یاخود لە هەندێک لایەنی دیکەیە لێیان خۆشببین ئەمە لە پێناو چییە لە پێناو هاندانی ئەم کارسازەیە کە بیرۆکێکی هەیە ئەوێت کارەکەی بەرەو پێش ببە ئەمە بەڕاستی زۆر گرنگە سەرڕای ئەوە سەیرەکەین ئێستا دەیان ئاژانس و ڕێکخراو هەن لە هەرێمی کوردستان یارمەتی ژنانی کارساز ئەیەن بەڵام زۆر کات کە پرۆژەکە کۆتایی پێت ئەبینین پرۆژەکە پەکی ئەکەوێت ئەو پرۆژەی کە هاوکاری دارایی و معنەوی و کۆمەڵێک لایەنی دیکەی پرۆژە بچووکەکەی کردووە کە وەکو کارسازێک ئەم خانمە ڕۆڵی تیابینیوە سیرەکەین بە تەواوبوونی پرۆژەی ئاژانسەکەیان ڕێکخراوەکە ناتوانێت خۆی بژیێنێ بۆ لە بەرەوەی کە مەسلەی باج زۆر قورسە شوێن کرێی نیشتەجێبوونی کرێی کۆمپانیاکەی بۆیە بیرۆکەی زۆر گرنگ هەیە دڵنیام کە ئەتوانێت چارەسەری ئەم کێشە و گرفتانم کە ئەوەیە وکوتم حکوومەتی هەرێمی کوردستان لە لایەنە پەیوەندیدارەکان یارمەتی بێ هەروەها بەشێک لەو پرۆژە گەورانەی کە لە هەرێمی کوردستان ئەکرێن زۆر جار پرۆژەی بازرگانی گەورن بتوانن جێی ئەم پرۆژە بچووکانە بکەنەوە وەکو یارمەتی دەرێک پارتنەرێک تا ئەوەی ئەکەنە سەر پێی خۆیان و خۆیان بەڕێوە ئەبەن خات و ئاوان با من پرسیارێکی ڕیشەیی بکەم هەتا چەند گرنگە کە ژنان خانمان خاوەنی ئابوووریەکی سربەخۆ بن زۆر گرنگە من بە یەکەم هەنگاوی سربەخۆی ژنی ئەزانم بە هەنگاوێکی گرنگی ئازادی ئەزانم لەبەر ئەوە سەرەتای بەرنامەکەش وتم تۆ کاتێک ژن سەرچاوەی ئابووری بەهێز بوو بە دڵنیاییەوە سربەخۆی و ئازادیەکانی زیاترە بێ پشت بەخۆی زیاتر ئەبەستێ بەڵام بیرمان نەچێ من لە چەند مانگی ڕابردوو لە گفتوگۆی تێزی دکتۆرای خانمێک بووم لە شاری دهۆکەوە دیارە هاتبوو بۆ هەولێر باسی لە گەشەی خانمانی کورد ئەکرد لە ڕووی داراییەوە بەداخەوە لە توێژینەوەکە دەرکەوتبوو ژن و کچانی ئێمە ئەگەر چی زۆر جار سەرچاوی داراییان هەیە بۆ نمونە موچەکانیانیان بزنسەکەن بەڵام لەلایەن خێزانەکانیانەوە قۆڕغی ئەم داهاتە ئەکرێ یاخود دەست بەسەر سەرچاوە داراییەکەیان ئەگیرێت کەمتر ئەم ژنانەی کە خاوەنی ئابووری سربەخۆن ئەتوانن ئەو سەرچاوەیە لە پێگەیاندنی خۆیان یاخود لە خۆشگوزەرانی خۆیان بەکار بهێنن لەبەر ئەوە کە سەیرەکەین ئێمە بە تایبەتی ئەگەر کاتێکی نزیکتر وەرگرین بۆ نمونە دوای ئازادی عێراق لە 2003 تاوەکو ئێستا سەیرەکەین گەشتسەنێکی زۆر گەورە هەیە لە ژیانی ژنی کورد بەوەی کە کار ئەکا لە ڕووی چەندایەتی و لە ڕووی چۆنایەتیەوە گەشتسەنی زۆر گەورەی بەخۆ بینیوە بەڵام لەوەی کە ببینین وەکو کەسی یان خودی بەرەو پێشچوونی بینیوە ئەم لە نمیانەی دکتۆرانامەکەیە گەیشت بووە ئەوەی کە ژنانی کورد بە تایبەتی شاری دهۆکی وەرگرت بوو ئەم خانمە توێژەرە بەڕێزە کە بەداخەوە ژنان سەرچاوە داراییەکانی خۆیان یاخود داهاتەکانی خۆیان
بە ئازادانە بەکار ناهێنن بۆ بەرەو پێشبردننی خۆیان لەبەر زاڵبوونی ئەم کللتورە کۆمەڵایەتە تەنانەت ژنی ئێمە وامان هەیە کە خۆی سەرچاوێکی مادی گەورەی لە بەردەستە بەڵام شەریکەکەی یان بزنسەکەی بە ناوی هاوسەرەکەی هاوژینەکەیەتی یان برایەکەیەتی یان مناڵە بچووکەکەیەتی بۆ لەبەر ئەوەی ئەم ئەقلیەتە زاڵی کە لە کۆمەلگا هەیە هێشتان ڕەوا نابینێ بۆ نمونە کۆمپانیاکەیان بزنسەکە بە ناوی ژنێکەوە تۆمار بکرێ بۆیە زۆر جار بەشێک لەم کەیسانە ئەشنە ناو دادگاکان کاتێک کە بزنسەکە پرۆژەکە گەورەتر ئەبێ دەوروبەرەکەی کە هیچ ڕۆڵیان نەبووە لەوەی کە بزنسەکە گەورە بێ بەڵام داوای پشکی لەکەن و سەرنجام کێشەکە ئەدگاتە دادگا. خاتو ئاوان ئەمەوێ باسێک لە ڕۆڵی ڕێکخراوەکان بکەم. ڕێکخراوەکان بە دیاریکراوی چ ڕۆڵێک ئەبینن لەوەی کە بۆ نمونە خاوەنکارەکان هۆشیار بکەنەوە کە چۆن مامەڵە لەگەڵ کارمەندەکان بە تایبەتی کارمەندە خانمەکان بکەن و چۆن کچان و ژنان هۆشیارەکەنەوە کە لە شوێنی کار چۆن مامەڵە بکەن. ئایا هیچ ڕۆڵێکیان هەیە ڕێکخراوەکان لەم بارەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە لە هەرێمی کوردستان هەندێک بۆشاییمان هەیە کە زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە بەهۆی ئەو قەیرانە سیاسی و داراییانەی کە زۆر جار ئابوووریانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە نەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ بەڵام لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دەیان ڕێکخراو هەن بە تایبەتی ئەوانەی کە بۆ مافی کرێکار ئیشەکەنیان بەو مافی ژنانیان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بەشێکی زۆریان لە نێو کار و چالاکیەکانیان ڕاهێنانیان هەیە بۆ ئەو ژنانی کە کارمەندن یان خۆت ئیشەکەن لە شوێنە جیاوازەکانە بەوەی کە ئەبێ ئاشنایەتیان هەبێ سەبارەت بە گرێبەستی کار چونکە بیرمان نەچێ کاتێک تۆ ئیشەکەی ئەبێ بزانی لە بەرامبەر ئەم ئەرکوماندووبوونە مافی تۆ چەنە ئایا سەیری گرێبەستی کارکردنەکەت ئەەکەی هەستەکەی کە مافەکان تیتیایە زامن کراوە مۆڵەتی دایکایەتی وەرەگری مۆڵەتیکانی دیکەی ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕۆت ئەبێتەوە ئەوە زۆر زۆر گرنگە تا چەنە ئەم شوێنەی کە کاری تێەکەی پارێزراوە سەلامەتە بۆ تۆی ژن هەم لە ڕووی مرۆییەوە ئەڵێم هەم لە ڕووی ئەو جۆرەکارەی ئەکرێ ئەو کەرستانەی تۆ بەکاری ئەهێنی یاخۆت مامەڵەکردنێکە لەگەڵ هەر جۆرە ئامرازێک ئەمە زۆر زۆر گرنگە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان تەنانەت ئێمە بەڵێ ئەمە شتێکی تر بزانم زۆر بۆم گرنگە لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکی هاوشێوە و یەکسانە ژنێک و پیاوێک لە ئیشێک لە شوێنێک لە پۆزیشنێک کار ئەکەن ئایا بارودۆخەکەش بۆیان یەکسانە بۆ نمونە لە ڕووی حەقدەسەوە یا لە ڕووی ئەو فایدانەکە لە ئیشەکە دەستیانەکەوێت یان خودنا جیاوازی هەیە؟ بەڵێ بەداخەوە بەهۆی زاڵبوونی ئەو بۆ چوونە کللتوریە دواکەوتوێی کە زۆر جار دەتوانم بڵێم خطابێک یان گوتارێکی دواکەوتوانەی پیاو سالاریە کە پێی وایە من ینی هێز و توانای من لە جەستەمەوە ئەپێوێ پێی وایە هەندێک کار هەیە ناتوانم من بیکەم لە کاتێکە ئەمە هیچ پێوەرێکی زانستی نییە ڕەنگە من بتوانم بە گوێرەی ئەو توانستەی خۆم هەیە ئەم زیرەکەی خۆم هەمەیە خۆت ئەو استراتیژەی کە کاری پێ ئەەکەم سەعاتی کارکردنم لە هی ڕەگەزی بەرامبەر زیاتر بێ بتوانم کە گرنگی زیاتر بم بەکارەکەم مۆڵەتی کەمتر وەرگرم بەڵام هەنێ جار لەسەر بنەمای جیاکاری جەندەری بەداخەوە موچەکەی من ڕەنگە کەمتر بێ ئەگەرچی ئێستا لە یاسای کاراکە لە کۆتایی خولی پەرلەمانی ڕابردووە کاری لەسەرکرا بەڵام ئەوەنەی من زانیاریم هەبێ دەنگی لەسەر نەیرا ئەبێ ئەم بابەتانە هەموو یەکلایی بکرێتەوە بەڕاستی نابێت مەسەلەی جیاوازی جەندەر ببێتە هۆی ئەوەی کە موچەی من وەکو هاوکارە پیاوەکە نەبێت. باشە ئاوان خان باسی پەرلەمان و یاسامان کرد زۆر بە کورتی لە هەرێمی کوردستان هیچ یاسایەکەیە کە پشتگیری لە خانمانی خاوەن کار و کارساز بکات یاخودنا؟ بەڵێ ئێمە
وەکوتم لە کۆتایی خولی ڕابردووی پەرلەمانی کوردستان یاسای کار گفتوگۆی زۆر لە سەریکرا من بۆ خۆم ئاگاداری هەوڵ و کارکردنی چەندین ڕێکخراو بووم کە بە تایبەتی لە بواری کارسازیە کار ئەکەن چەندین یاداشنامەیان هەبوو کە باز لەوە بکات چۆن ئێمە لە نێو یاسای کارە لە گرێبەستەکانە مافی خانمان بپارێزین بتوانین کە بە تایبەتی مۆڵەتی دایکایەتی یاخود وەکوتم گیانەکردنەوەی موچە بە گوێرەی جیاوازی جەندەر بەڵام یاساکە پەسەند نەکرا لە بەرەوەی کە ئێمە زانین کۆتایی هات خولەکە هیوادارم لەم خولەیە ڕێکخراوەکانی ژنان هەروە ئەو ڕێکخراوانی کە داکۆکی کارن لە مافی کرێکار و خاوەنکار و کۆمەڵێک لایەنی دیکە بتوانن کار لەسەر ئەو یەکسانیە جەندەریە بکەن لە شوێنی کار و لە دەستکەوتنی ماف وەکو یەک بەبێ جیاوازی جەندەری. باشە زۆر سپاس خات و ئاوان بێگومان ڕۆژی جیهانی ژنانتان لە پیرۆزەکەم زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بوون ئاوان جاف چالاکوان لە هەولێرەوە زانیارێکی زۆر باشمان لێ وەرگرتن. هەر لە هەولێر ئەمێنینەوە لە شاری هەولێر بەهۆی بەرزی نرخی بنزینی بازرگانی نۆرەی وەرگرتنی بنزین سەری هەڵداوەتەوە و شۆفێران ڕۆژانە بۆ وەرگرتنی بنزین ئەبێت چەند سەعاتێک سرە بگرن. ئەمە شۆفێرانی نیگەران کردووە و بەشێک لە شۆفێران ئەڵێن چارەسەرکردنی ئەو کێشەیە ئاسانە بەڵام ئیدارەی پارێزگای هەولێر نیەتی چاکردنی نییە. بەرزبوونەوەی نرخی بنزینی بازرگانی وای لە شۆفێران کردووە بۆ وەرگرتنی بنزین بە نرخی پاڵپشتی کراو کە بۆ هەر لیترێک 750 دینارە کاتێکی زیاتر لە نۆرەی وەرگرتنی بنزین ڕابوەستن. مام ئەنوەر چەندین ساڵە شۆفێری تەکسیە و لەو ڕێگایەوە بژێوی ماڵ و خانەوادەکەی دابین دەکات بە ناچاری هەفتەی چەند ڕۆژێک کاتێکی زۆر لە نۆرەی وەرگرتنی بنزین بەسەر دەبات بۆیە داوا دەکات پێدانی بنزین بۆ شۆفێرانی تەکسی بکرێتە کۆبوون و بنزینخانەی تایبەتیان بۆ دیاری بکرێت. هەم نرخی بنزینەکەمان لەو دابەزێنی هەمیش چەند بنزینخانەیەکمان لە بۆ دیاریکە وەکو جاران و پێشتر کۆبوون هەبوو لە بۆمان ئەوها لێ بکاتەوە لە ئەوی ئێمە زۆر لە سڕە ڕانەوەستین هەم لۆ کاتمان زیاد دەبی دەتوانین لە خۆمان دوو دیاری پێیاکەن زیاتر هەمیش ئەوەندە ڕانەوەستین لە سڕی. شۆفێران لەو مانجی ڕەمەزانە لە نۆرەی وەرگرتنی بنزین ڕیزیان گرتووە. حکوومەت و لێپرسراوانی ئیداری شاری هەولێر بە کەمتر خەم دەزانن لا بەرزبوونەوەی بنزینی بازرگانی و دەڵێن وەک پێویست چاودێری دۆخی بازار ناکەن. بنزینش گرانە لێ تو ناچادێرە پێشتر ئەوە 3.7 بوو ی حکوومەتی ئێستا 92 ئەوزە نازانم حکوومەت بۆ خۆت دەزانانی حکوومەت پێویستە لێژنەی هەبی لێژنەکان بە دوواداچوون بکەن بزان بەنزینخانەکان سکای دەکەن. بنزین سعرەکە محددنی هەرسان و دابەزینی هەیە بە سێزی دەسەڵات حکوومەت دەتانێت شتە چارەسەر بکە لە کنەوی زۆر ئاسانن بۆ ئێستا لە سڕی بنزینێ لە هەموو بنزینخانێک و کاری گرانبوونەکەی چیە ئەوانە کە کەم تەوزیەکەن لە بازار گرانە بیتن ئەوڕۆ لەو ڕۆژی لە بۆ خەڵکی فەقیر زۆر ئەگە 100 دینار گران بیتن لە بۆی موچەنی. سەبارەت بە هۆکاری بەرزبوونەوەی نرخی بنزین و سوتەمەنی لە شاری هەولێر چەند جارێک پەیوەندیمان بە یەکە ئیدارەکانی ئەو شارەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندەکەیان نەداینەوە. پەیوەندیەکەت وەڵام ناداتەوە. لە شاری هەولێر نزیکەی میلیۆنێک لیتر بنزین بە نرخی پاڵپشتی کراو لە ڕێگەی زیاتر لە 20 بنزینخانەوە بەسەر شۆفێران دابەش دەکرێت. ئەمەش لە کاتێکدا پارێزگای هەولێر ڕۆژانە پێویستی بە نزیکەی 3 میلیۆن لیتر بنزین هەیە بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆیی. ئەمە ژوای کردو شۆفێران کاتێکی زۆر لە نۆرەی وەرگرتنی بنزیندا بمێننەوە. گەیلان سابیر کورسات نیوز هەولێر. باشە با باسێکی بەهای دراوەکانیشتان بۆ بکەم چەند ڕۆژێکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە بەهای 100 دلار لە 148,250 دینارە ماوەتەوە و نەگۆڕاوە. 100 پاوەند 129 دلار و 10 سنتە پاوەند بەرامبەر بە دۆلار بەرز بووەتەوە سەبارەت بە دیناریش بەهای 100 پاوەند بە 187,000 دینار مامەڵەی پێوە ئەکرێت. یۆرۆش بە هەمان شێوەی پاوەند بەرامبەر بە دۆلار بەرز بووەتەوە 100 یۆرۆ بۆ 108 دلار و 31 سنت بەرز بووەتەوە و 100 یۆرۆ بەرامبەر بە دینار بە 156,500 دینار مامەڵەی پێوە ئەکرێت. سەبارەت بە لیرەی تورکی 100 لیرەی تورکی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 4250 دینارە جێگیرە و 100 دلار لە ئێران و تارانی پایتەخت بە 9,210,000 تمەنە تمەن بەرزبوونەوەیەکی زۆر کەمی
تۆمار کردبوو پێشتر دیسانەوە دابەزیوە و 100,000 تمەنی ئێرانیش لە هەرێمی کوردستان بە 1750 دینار مامەڵەی پێوە ئەکرێت. سەبارەت بە زێر و بەرهێنەران کاردانەوەیان هەبووە بۆ داتاکانی کار لە ئەمریکا کە دوێنێ بڵاو بووە. داتاکان لاوازتر بوون لە چاوەڕوانیەکان و ئەوەش زێڕی بە بەهێزی هێشتەوە. با بڵێم مەبەستم چییە کە ئەڵێم لاوازتر بوون لە چاوەڕوانیەکان؟ ئەمریکا لە مانگی 251,000 هەلی کاری ڕەخساندووە. ئەم ژمارەیە کەرتی کشت و کاڵ لە خۆ ناگرێت، بەڵام چاوەڕێ ئەکرات 160,000 هەلی کار بڕەخسێنێت. دواتە ئەوەی لە واقع ڕوویداوە کەمێک لەوەی کە چاوەڕێ ئەکرا کەمتر بووە. هاوکات ڕێژەی بێکاری بۆ 4.1 بەرز بووەتەوە، حەقدەستەکانیش گەیشتووەتە سەیانی بۆ 4 بەرز بووەتەوە. وەجگە لەمانە ئەو بارودۆخە بازرگانیش کە لەسەر ئاستی جیهان دروست بووە بەهۆی سیاسەتەکانی باجی ترامپەوە پاڵپشتی لە نرخی زێڕەکات لەبەر ئەوەی بەرهەمهێنانێکی ینی وەبەرهێنانێکی ئەمن و دڵنیایە لە کاتی نادڵنیایی ئابوووریە. ئەمڕۆ لە بازاڕەکانی جیهان یەک ئۆنسە زێڕ بە 2911 دلار بوو و لە هەرێمی کوردستانیش یەک مسقال زێڕی ئایارە 21 بە 615,000 دینار و زێڕی ئایارە 18 بە 526,000 دینار. بەسەبارەت بە نەوت دوایەوەی ترامپ ڕایگەیاند کە ئەگەر رووسیا لەگەڵ ئۆکراین ڕێک نەکەوێت سزای زیاترە خاتە سەر رووسیا، نرخی نەوت بەرز بووەوە، دیسانەوە 70 دلاری تێپەڕاندووە. هۆکارێکی دیکەش هەیە کە ترامپ داوای لە کۆمپانیا نەوتیەکان کردووە کە لە ڤەنزوێلا بکشێنەوە، هەروەها هەڕەشەی سفرکردنەوەی هەناردی نەوتی ئێرانی هۆکارێکی کەیە. ئەڵبەتە نەوت هەفتەکەی بە لاوازی دەست پێ کرد، هەفتەی ڕابردوو بێگومان. بە هۆکاری ئەو لاوازیەش ئەتوانم بڵێم کە ئۆپێک پلەس لە مانگی 2 بەرهەمهێنانی زیاد کردووە. هۆکاری دووەمیش سیاسەتی باجی گومرگی ترامپە، بەڵام چەند فاکتەریش هەیە کە حتمەن بێگومان نرخی نەوت بە ئاراستەی دابەزی نەبات. لەوانە بەرزبوونەوەی بەرهەمهێنانی ئۆپێک پلەس لە مانگی داهاتوو و هەروەها ئەگەری دیسانەوە هەناردەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە هۆکارێکی کێکە نەوت بەرەو ئاراستەی دابەزی نەبا و بەرزبوونەوەی بەرهەمهێنان لە کێڵگەی تەنگیزی کازاخستانیش هەموو ئەمانە نیگەرانیان دروستکرۆ سەبارەت بە بەرزبوونەوەی خستنە ڕووی نەوت لە بازاڕەکانی جیهان و ئەمڕۆ یەک بەرمیل نەوتی خای برێن بە 70 دلار و 36 سنت بوو، بەرزبوونەوەی تۆمار کردووە. هەر لەسەر باسی نەوت ئەمێنینەوە هەفتەی ڕابردوو نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان وەکو باسمان کرد دابەزینی زۆری تۆمار کرد. یەک بەرمیل نەوتی خای برێنت بۆ خوار 70 دلار دابەزی. دوو هۆکاری سەرەکی بۆ دابەزینی نرخی نەوت دیاری کراوە کە بەرهەمهێنانی نەوتی وڵاتانی ئۆپێک پلەس و بڕیارەکانی ترامپ ئەو دوو هۆکارن. جوڵەکانی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان لە هەفتەی ڕابردوودا نەرێنی بوون بە جۆرێکە لە خوار 70 دلارەوە مامەڵە بەنەوتی برێنتەوە دەکرا. دوو هۆکار لە پشتڵۆژانی بازاری نەوت بوون. یەکەمیان بەرزکردنەوەی ئاستی بەرەمێنانی نەوت بوو لەلایەن وڵاتانی ئۆپێک پلەسەوە، وەک پێگەی فاینانشیال تایمز بڵاوی کردوێتەوە. هۆکاری دووەمیش سیاسەتی باجی گومرگی ترامپ بوو لەسەر وڵاتان، وەک ڕۆژنامەی گاردیان ئاماژەی بۆ کردووە. بەگوێرەی داتاکان لە مانگی شوبات تا وڵاتانی ئۆپێک پلەس ڕۆژانە 26,740,000 بەرمیل نەوتیان خستوەتە بازارەوە کە بە بەراورد بە کانونی دووەم 170,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرز بووەتەوە. لە نێو وڵاتانی ئۆپێک پلەس ئێران لە بەرزکردنەوەی هەناردە بەردەوامە و نەیجیریاش لە سەروی ئەوەی بووی دیاری کراوە نەوتی بەرەمێناوە. لە نوێترین پێشاتیشدا ئەلێکساندەر نۆڤاک جێگری سەرۆکوەزیرانی رووسیا ڕایگەیاند ئۆپێک پلەس بڕیاری داوە لە مانگی نیسانەوە پلانی زیادکردنی بەرەمێنانی نەوت دەست پێ بکات، بەڵام ڕەنگە لەو بڕیارە پاشگەز ببێتەوە. هاوکات وڵاتی کازاخستان ئەندام لە هاوپەیمانی ئۆپێک پلەس ڕایگەیان لە مانگەکانی ئازار، نیسان و ئایار بەرەمێنانی نەوت کەم دەکاتەوە. گریمانەکان بۆ ئاراستەیەن ئەگەر نرخی نەوت لە خوار 70 دلارەوە یاری بکات، ئەوە وڵاتانی ئۆپێک پلەس بەرەمێنانی نەوت زیاد ناکەن بۆ ئەوەی خستنە ڕوو زیاد نەبێت و نرخ بەرز ببێتەوە. لە لایەکی دیکەوە ترامپ بەردەوام دووپاتی دەکاتەوە کار دەکات بۆ دابەزاندنی بەهای نەوت و پێشتریش بەڕوونی ئەو داوای ئاڕاستی سعودیە و ئۆپی کردووە.
And I'm also going to ask Saudi Arabia and OPEC to bring down the cost of oil. داوا لە سعودی و ئۆپیکەکەم کە نرخی نەوت دابەزێنن. پێویستە نرخەکەش دابەزێنن چونکە ئەگەر نرخی نەوت دابەزێت ئەوە جەنگی ڕوسیا و ئۆکرین زۆر بە خێرایی کۆتایی پێدەهێنێت. If the price came down, the Russia-Ukraine war would end immediately. هاوپەیمانانی ئۆپیک پڵاس پێک دێت لە وڵاتانی ئەندامی ڕێکخراوی ئۆپیک و دە وڵاتی دیکەی خاوەن نەوتن کە کۆی گشتی وڵاتانی بەشدار 23 وڵاتن. لەو کاتەوە ترامپ ڕۆشتۆتەوە بۆ کۆشکی سپی سەردێڕی هەواڵەکان بەجێ ناهێڵە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کۆنفرانسی کریپتۆیا وتی ئیتر بیتکۆین نافرۆشن وتیشی ئیدارەکەی بایدن بە هەرزان بتکۆینیان تاڵان فرۆش کردەوە تەنانەت نەیانتوانیوە چاوەڕێ بکەن تا نرخەکەی بەرز ئەبێتەوە. ترامپ لە کۆنفرانسەکەیە داوای کرد کە هەرچی زووە لە ڕووی یاساییەوە کار بکرێت بۆ ئەوەی بتوانن پێشمانگی هەشت یاسای دراوە جێگیرەکان ئامادە بکەن. بۆ یەکەم جار لە مێژووی ئەمریکادا کۆنفرانسی کریپتۆکەرەنسی لە ناو کۆشکی سپی بەڕێوەچوو کە تایدا دۆناڵد ترامپ سەرپەرشتی کرد و وەزیری گەنجینە و چەندان بەرپرسی تر بەشدار بوون. لەوانە برایان ئامسترۆنگ و مایکل سەیلەر و توین وینکلڤۆس ئامادە بوون. لە دوای دەست بەکاربوونی ترامپ بەردەوام بەڵێنی ئەوەی داوە کە دەیەوێت ئەمریکا بکات پایتەختی دراوە ئەلکترۆنیەکان و بۆ ئەو مەبەستەش یەدەگێک دروست دەکات کە چەند دراوێکی بەهێزی ئەو بازاڕە لەخۆ بگرێت و ئەو یەدەگەش بۆ فۆرت نۆکسی دیجیتاڵی ناو دەبات. لە ڕێکەوتی 2 مانگی ئازار ترامپ فەرمانی کرد یەدەگی استراتژی بیتکۆین دروست بکرێت و لە نێوانیاندا دراوەکانی ڕێپڵ و سۆلانا و کاردانەوە هەبێت و وتیشی کریپتۆکەرەنسی لە دڵی یەدەگی ئەمریکادا دەبێت. بەپێی دەتاکانی ڕێکخراوی ماڵپەڕی US Debt Clock لە ئێستادا قەرزە نیشتیمانیەکانی ئەمریکا گەیشتووەتە 36 تریلیۆن و 500 میلیارد دلار و بەردەوامیشە لە بەرزبوونەوە. یەکێک لەو هۆکارانەشی کە سەرۆکەکەی ئەمریکا دەیەوێت بتکۆین کۆ بکاتەوەیە دەیەوێت لەو ڕێگەیەوە بەشێک لە قەرزەکانی کەم بکاتەوە. لە 4 ساڵی ڕابردوو ئیدارەی بایدن هەڵمەتی جیە و بازاڕە دەست پێ کردو بە جۆرێک داوا لە بانکەکان کرا کە هەژماری بانکی کارسازەکانی بتکۆین دابخێت و ڕێگری بکرێت لەوەی گواستنەوە ئەنجامدەن. لەگەڵەوەدا کۆمیسیۆنی ئاسایش و ئاڵوگۆڕی ئەمریکا سکاڵای یاسایی لە دژی دراوی ڕیپڵ و کۆینبەیس کە گەورەترین سەکۆی مامەڵەکردنە بۆ دراوانە لە ئەمریکا تۆمار کردو. ئەوەش گەلەوەی سەرۆکی کۆمپانیای باینانس بە تۆمەتی شکاندنی یاساکانی ئەمریکا لە بواری سپێکردنەوەی پارە بۆ ماوەی 4 مانگ دەستگیر کرا. ترامپ لە کۆنفرانسەکەدا ڕایگەیاند لە ئەمڕۆ بەدواوە هیچ بیتکۆینێک نافرۆشرێت بەڵکو هەوڵی زیادکردنیشی دەدەین. تیشی حکوومەتی ئەمریکا خاوەنی 200,000 بیتکۆینە و لە سەردەمی بایدندا بەدایان هەزاریان لەو دراوە فرۆشتووە کە تەنانەت چاوەڕێی بەرزبوونەوەی نرخەکەیان نەکردووە. سکۆت بێسند سەرۆکی گەنجینەی ئەمریکا لە کۆنفرانسەکەدا دەڵێت دراوە جێگیرەکان بەکاردەهێنین تا ئەوەی دۆلار بە باڵادەستی بمێنێتەوە. بۆ ئەو مەبەستەش ترامپ داوای کرد پێویستە تا پێشمانگی هەشت یاسای دراوە جێگیرەکان ئامادە بکرێت. سەرەڕایی ئەوەی کۆبوونەوەکەی کۆشکی سپی و هەواڵەکانی ناوکۆبوونەوەکە ئەرێنی بوون، بەڵام بازاری کریپتۆکەرنسی لەمڕۆدا بەردەوامە لە دابەزین و بتکۆین لە سەدا 3 بەهاکەی لەدەستدا. وەزیری گەنجینەی ئەمریکا بە هاوڵاتیانی ئێران ئەڵێت ئەگەر من بم لە جیاتی ئێوە چیت منم هەیە ئەیکەم بە دۆلار. لەو وتەکانیان بە ئاشکرا هەڕەشەی کردووە و ئەڵێت ئابووری ئێران هەڵ ئەتەکێنین. هەرچەندە پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا لە مێژە باش نییە، بەڵام بە سەرۆکایەتی ترامپ ناسەقامگیریەکان و ئاڵۆزیەکان ئەچێتە لوتکە جا چ لە خولی پێشوی سەرۆکایەتەکەی و چ لەم خولەشا لە خولی پێشوو. دۆناڵد ترامپ بە دیاریکراوی ساڵی 2018 لە ڕێکەوتنە ئەتۆمیەکە کە بە بەرجام ناسراوە چووە دەرەوە ئەوە گەورەترین گورزێک بوو کە لە ئابووری ئەو وڵاتی وەشاند و لەم خولەشە کە بڕیاری زۆرترین فشاری دژی ئێران ئیمزا کرد بەو ئامانجە کە فرۆشتنی نەوت و داهاتەنەوتیەکانی ئێران سفر بکاتەوە. ئامانج لەم ڕێکارانە کەمکردنەوەی هەژمونی ئابووری و ناوچەیی ئێرانە و هەروەها لەسەر ئاستی جیهانیش، بەڵام بێگومان لێکەوتەی بەرفراوانی هەیە بۆ ئابووری ئەو وڵاتە و بازرگانیە دەرەکیەکەی و هەروەها بۆ بژێوی هاوڵاتیانیش.
لێرە زیاتر باسی وتەکانی وەزیری گەنجینەتان بۆ کەم و فشارەکانی ترامپ بۆ سەر ئێران. وەزیری گەنجینەی ئەمریکا وتوێتی ئێران ئەوێت پارە بلۆکراوەکانی وەربگرێتەوە بێگومان وتوێتی کێمە ڕێگر ئەبین لەوە و نامانەوێت ئەوە ڕوو بدات و هەروەها وتوێتی ڕوو لە هاوڵاتیانی ئێران وتوێتی ئێرانی بم پارە ئێرانیەکانم واتە هەرچی تمەنم هەیە ئەیکەم بە دراوێکی دیکە بە دیاریکراوی لەوانەیە مەبەستی دۆلاریش بوو بێت واڵێ ئابووری ئێران هەڵ ئەتەکێنین و باسیەوە کا دەڵێ کەرتی نەوتی ئێران لە کار ئەخەین هەروەها وتوێتی بەرهەمهێنانی درۆنی ئێران ئەوەستێنین پەکی ئەخەین و باسیەوەشی کردووە کە دووبارە ئێران تێکەشکێنینەوە بێگومان ترامپ چەندین جار باسی ئەوەی کردوواڵێ و کات کە من لە خولی پێش و سەرۆکی ئەمریکا بووم بە تەواوی ئێرانم لاواز کردبوو بەڵام سەردەمی بایدن مەجالێک بوو بۆ دووبارە بوژانەوەی ئێران و باس لەوە کادەڵەکە دیسانەوە لەم خولەیە ئابوووریەکەی هەڵەتەکێن و بەردەوام هەڕەشاکات کە چیتر ناهێڵێت ئێران نەوت هەناردە بکاتەوە دەستی بەداهاتی نەوت ڕابگات هەناردەی نەوتی ئێران بە دیاریکراوی 1.9 ملیۆن بەرمیلە بە شێوەیە ڕۆژانە هەرچەندە لە بەرەوەی کە سزای لەسرە بەشی هەرە زۆری ئەم نەوتە بە چین ئەفرۆشێت و داهاتی نەوتی ئێران ساڵی 2023 53 میلیارد دلار بووە ساڵی 2024 بۆ 54 میلیارد دلار بەرز بووەتەوە وەکو وتمان لە سەردەمی بایدنە داهاتی نەوتی ئێران گەشەی بەخۆیەوە بینیوە ترامپ تەواو ئەو کەرتەی لە ئێران ئەگەر نەڵێن پەکی خستە بوو پاشەکشەی پێکرده بوو. وال ستریت ژورنال ئەڵێ 2 میلیارد دلار پارەی بلۆکراوی لە چین وەرگرتووەتەوە واتە ئێران و باسیەوە کاتکە بە تەمایە پارە بلۆکراوەکانی لە ئەوروپا وەربگرێتەوە. 100 دلاری ئەمریکی لە سەرەتای ساڵی 2025 کە 2 مانگ و کەمێکی بەسەراتێ پەڕیوە بە 8 میلیۆن تمەن بوو و لە ئێستا بە 9 میلیۆن و 300 هزار تمەنە حتمەن بێگومان ئەم ناکۆکیانە کەبوونی هەیە لە نێوان ئەمریکا و ئێرانی کە لە هۆکارە سەرەکیەکان بۆ ئەو دابەزینەکە بەهای تمەن تۆماری کردووە. وەکوتمان ترامپ سەردێڕی هەواڵەکان بەرنایە دیسانەوە باسی ترامپە ئاژانسی بلومبەرگ ئەڵێت لە 2 مانگی داهاتووە ترامپ ئەچێت بۆ سعودیا و سەرۆکی ئەمریکا باسی ئەم سەردانی کردووە ئەڵێت جاری پێشوو ڕێکەوتنێکی 450 میلیارد دلاریم لەگەڵ سعودیا ئیمزا کردووە ئێستاش بەو هیوایە ئەچم کە زیاتر لە 2 هێندەی سەفەرەکەی پێشووترم دەست بکەوێت. سەرۆکەکانی ئەمریکا کاتێک دەستبەکار دەبن یەکەم شوێن سەردانی بەریتانیا دەکەن بەڵام من جاری پێشوو چوون بۆ سعودیا 450 میلیارد دلاریاندا کۆمپانیا ئەمریکەکانمان 450 میلیارد دلاریان دەستکەوت بەڵام ئێستا ئەوان دەوڵەمەندتر بوون ئێمەش هەمومان پیرتر بووین بۆی ئەم جاریان وتم دەچمە سعودیا ئەگەر 1 تریلیۆن دلار بدەن بە کۆمپانیا ئەمریکەکان ئەوان کەسانی باشن بەڵام دەبێت پارەیەکی زۆر خەرج بکەن بۆی بتوانن کەلوپەلی سەربازیان دەستکەوێت. باباسێکی سەفەرەکەی ترامپ بۆ سعودیا و دەستکەوتەکانی تام بۆ بکەم بڕیارە لە 2 مانگی داهاتووە ترامپ سەردانی سعودیا بکات و یەکەم سەردانی ساڵی 2017 بووە کە ترامپ چوە بۆ سعودیا خۆشی باسیەوەی کردووە کە کوتێتی 450 میلیارد دلارم بۆ کۆمپانیا ئەمریکیەکان دەست خستووە ساڵی 2025 ئەڵێ لەم سەردانی دواییما بەنیازم زیاتر لە 2 هێندە بەرزی بکەم و 1 تریلیۆن دلار بۆ ینی گرێبەست لە نێوان ئەمریکا و سعودیە ئیمزا بکەین و 1 تریلیۆن دلاریان دەست بکەوێت بازانیاری زیاتر هەر سەبارەت بە ئەم سەفەرەی ترامپ بۆ سعودیا باس بکەین. دیارە ترامپ لە هەوڵیەوەیە لەگەڵەوەی کە هەڕەشە لە هەندێک وڵاتەکات پەیوەندەکانی لەگەڵ هەندێک وڵاتی تر لەو ناوچەیە باشتر ئەکات. ئاڵگۆڕی بازرگانی نێوان ئەمریکا و سعودیا ساڵی 2024 25.9 میلیارد دلار بۆ ساڵی 2023 28.4 میلیارد دلار بووە دابەزینی بەخۆیەوە بینی و قەبارەی بازرگانیەکەیان و ئەگەر باسی هەناردە و هاوردەی ئەمریکا بکەین بۆ سعودیا لە بڵین بۆ هەناردەکەی ساڵی 2024 13.2 میلیارد دلار ئەمریکا کاڵای بۆ سعودیا هەناردە کردووە و هەر لە هەمان ساڵە ساڵی 2024 12.7 میلیارد دلاری
هاوردە کردووە. ساڵی 2023 زیاتر بووە چه هەناردە و چه هاوردە 13.9 میلیارد دۆلاری هەناردە کردووە ساڵی 2023 و 15.9 میلیارد دۆلاریشیان لە سعودیەوە هاوردە کردووە کە ئەگەر پەیوەندیەکانیان باشتر بێ لەوانەیە گۆڕانکاری بەسەر قەبارەی بازرگانیەکانیشیانە بێ لەگەڵ و گرێبەستانە کە بڕیارە ئیمزاش بکرێت. بەم شێوەیە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانم پێشکەشکردن زۆر سپاس کە بینەرمان.